مسلمانانی بەڕێز و خۆشەویست، خوای گەورە یەکێک لەو شتانەی کە لە ڕۆژی قیامەتە نیشانی ئێمە ئێدا و پیشانمانی ئەدات نامەی کردەوەکانمانە. خوای گەورە دەفەرمێ ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه. لە ڕۆژی قیامەتە تاوانباران، ئەوانەی کە لە دنیا تاوانیان کردووە، ئەوانەی کە لە دنیا جەریمە و گوناه و تاوانیان کردووە، کاتێک کە کتاب دائەنرێ نامەی کردەوەکانیان دادەنرێت، لەو ڕۆژەوە کە یەکەم مرۆڤ دروست بووە تا ڕۆژی قیامەت، هەموو مرۆڤێک لە ئێمە، هەموو جنۆکەیەک کتابی تایبەتی خۆی هەیە، نامەی کردەوەکانی، چاک بێ یا خراپ، چاکە و خراپەی هەمووی تیا تۆمار کراوە. جا لەو ڕۆژەدا کە کتابی خوا بە فەرمانی خوا ئەو کتابە دائەنرێ کە هەمووی نووسراوەتەوە، کتابەکان دانرا نامەی کردەوەکانمان، ئەوانەی کە لە دنیادا تاوانیان زۆر کردووە، زۆر دەترسن لەوەی کە لە ناو کتابەکەدایە، زۆر دەترسن لەوەی کە لە ناو کتابەکەدا و لە ناو نامەی کردەوەکانیاندا تۆمار کراوە. جا کارێک بکەین لە دنیادا، ئەو ڕۆژەی کە کتابەکەمان پیشان دەدرێ، نامەی کردەوەکان و قسەکانمان پیشان دەدرێ، لەو کەسانە نەبین کە مشفقینە مما فیه، دەترسن چونکە خۆیان دەزانن لە دنیادا چیان کردووە. حەقی خۆیەتی بترسێ چونکە تاوانێکی زۆری ئەنجام داوە لە دنیادا. چۆن ناترسێ؟ ئینسان نامەی کردەوەکانی پیشان ئەدرێ، هیچ کەسێکیش نییە نەخوێنەوار بێ. خوای گەورە دەفەرمێ ئیقڕە کتابەک، کتابەکەی خۆت بخوێنەوە، نامەی کردەوەکانت بخوێنەوە. فڵان ڕۆژ چوون بۆ فڵان شایی هەڵپەڕیم، فڵان ڕۆژ لەگەڵ فڵان ئافرەتا زینام کرد پەنا بەخوا، فڵان ڕۆژ نوێژم نەکرد، فڵان ڕۆژ فڵان تاوانم کرد. تەماشا دەکا 1000 ئەڵقە، 2000 ئەڵقە، 50,000 ئەڵقە فلیم تیا تۆمار کراوە، فڵان فلیم ئەوەندە دەقەتە ئەوەندە دەقە سەیری کرد، هەمووی تیا تۆمار کراوە، هەمووی تۆمار کراوە. یعنی ئینسان شەرم لە خوا بکە. ئێستا لەوانەیە کەسێکی دیندار، مامۆستایەکی ئاینی یا کەسێکی دیندار ڕوو لە ماڵەکەتان کا فلیمەکە بگۆڕ میکەنە سەر قورئان. یعنی ئینسان ئەوەندە شەرم لە خوا نەکات و دڵنیابە لە ڕۆژی قیامەتە تاوانباران زۆر دەترسن لە نامەی کردەوەکانی خۆیان. با لەو کەسانە نەبین. ئەگەر کەسێک لە ئێمە ئیشی کەوتبێتە دادگا، یا ڕەبی خوای کەس ئیشی نەکەوێت ئەو شوێنانە، کاتێک کە ئیش دەکەوێت ئەو شوێنە محکەمە دەکری، محکەمە تاوانێکت کردووە محکەمە دەکری، ئاخر دادگا کە دانیشتن نەکری ئەڵێن ئەمڕۆ ئاخر بڕیارە درێ. چەند ئەترسی؟ زۆر ئەترسی، چونکە ئاخر بڕیار لەبارەی تۆ ئەدرێ، سجنەکرێ، ئیعدامەکرێ، حکمی چیت بۆ دەرئەکرێ، زۆر ئەترسی. ئەوەشی کە لە دنیا تاوانی کردووە دەترسێ، چونکە لەو ڕۆژەدا کە نامەی کردەوەکانی پیشان ئەدرێ، بڕیاری کۆتایی لەبارەی ئەو مرۆڤە دەدرێ بۆ بەهەشت یا بۆ جەهەنەم. بۆیە مشفیقینە مما فیه، دەزانێت لە دنیا چی کردووە، بۆیە ئەترسێ لەوەی کە لە ناو کردەوەکانی ئەنجام دراوە. یەک شتێکت بەجێ نەماوە، هەمووی نووسراوە، ئیلا مەگەر ئەو تاوانە نەبێت کە لە دنیادا تۆبەت لێ کردووە، ئەوە سەڕاوەتەوە. جا ئەو ئینسانی کە تاوانبار بێت، کاتێک کە نامەی کردەوەکانی دائەنرێ و پیشانی ئەدرێ، ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. أي هاوار بو إيما خو أم كتابا نامي كردەوەکان من هەرچی گەورە و بچووک هەیە هەمووی تیا نووسراوە، شتێک جێ نەماوە، گوناهێکی بچووک گوناهێکی گەورە هەمووی تیا نووسراوە. فڵان ڕۆژ فڵان تاوانت کرد، فڵان ڕۆژ فڵان گوناهت کردووە، بە تاریخی ئەوەندە مێژووی ئەوەندە. ئالەو ڕۆژەدا ئەوەی تاوانبار بێ دەڵێ ئەی هاوار بۆ من، تیاچوون بۆ من، قڕ بە سەرم، هەرچیم کردووە لە دنیادا هەمووی تیا مەوجودە، وجودی هەیە. بۆیە با شتێک نەکەین نامەی کردەوەکانمان سەرشۆڕمان کە. پیاوێک گوێنی دا بە ئیمامی خالیدی کوڕی وەلید ڕەزای خوای لێ بێت، شمشێری خوا گوێنی پێدا. ئیمامی خالیدی کوڕی وەلیدیش ڕەزای خوای لێ بێ فەرمی کتابی نامەکانی خۆتە، کردەوەکانی خۆتە، نامی کردەوەکانی خۆتە، چیتیا تۆمارەکەی تۆماری کرد، گوێنم پێدەی، سوکایەتیم پێەکەی، بوختیانم بۆکەی،
درۆم بۆ هەڵەبەسی ناشرین مەکەی ناومەزڕێنی هەرچی دەکەی بیکە چونکە نامەی کردەوەکانی خۆتە چۆنی پڕەکەیت و پڕیکەرەوە بۆی هەر کەسێ جوێنی پێدا بوختیانی بۆت کرد بڵێ نامەی کردەوەکانی خۆتە چۆنی پڕەکەیتەوە پڕیکەرەوە بەڵام ڕۆژێک دێ دەبێ یەک بە یەک جەریمەکان و تاوانەکان بخوێنیتەوە این کاریش ناکرێت ئەگەر کامیرەی مرور مخالفەیەکی تۆ بگرێ بە سیارەکەت ئەتوانی این کاری لێ بکەی کاکەوە ڕقم سیارەکەتە لە فڵان دەقە لە فڵان شوێنە تۆ مخالفەت کرد مەجال این کاریتیان نییە بەڵام محاسبەی قیامەت زۆر لەوە دەقیقترە هەر بەراورد ناکرێ ناتوانانی ئینکاری تاوانەکان بکەی بۆیە ئەوەی کە تاوانبار بێ هاوار دەکات یا وەیلەتەنا چیمان بە خۆمان کرد لە دنیادا خۆ تاوانێک نەماوە جێما بێت تاوانێک نییە کە نەنووسرا بێ دڵخۆش مەبە بەو تاوانەی کە کردوتە بەس خۆت و فڵان کەس دەزانێ خۆم و فڵان ئافرەت دەزانێ خۆم و فڵان پیاو دەزانێ دڵخۆش مەبە بەو تاوانەی هیچ کەسێک لە دنیادا بە تۆی نەزانیوە لە ڕۆژی قیامەتدا بە چاوی خۆتی خوێنیتەوە کتابەکەی خۆت فڵان ڕۆژ لە فڵان غورفەدا فڵان دەقە و فڵان سەعات سەیری فیلمی خراپت کرد ئەوە تا نووسراوە سەیری فڵان ئافرەتت کرد ئەوەندە دەقە سەیرت کرد هەمووتیان نووسراوە جا بۆی ئاگاداری خۆت تەقوای خوا بکە بۆی کە کاتێکە دۆسیەکەت تەماشای دەکەی شەرمەزارت نەکات ئینسان بۆچی دەترسێ چونکە دەزانێت سزا ئەدرێ زینای کردووە زوڵمی کردووە خیانەتی کردووە بوختیانی کردووە غەیبەتی کردووە درۆی کردووە هەر تاوانێکی کردبێ دەزانێت سزای لەسەرە لە سزاکە دەترسێ گەڕانەوەیش نییە پەشیمان بوونەوە و داوای لێبوردن نییە ئەمڕۆ داوای لێبوردن نەخوا بکە جا بۆیە کتابی خوای پەروەردگار کە ئەو کتابە نووسراوەتە بە فەرمانی خوا لە ڕۆژی قیامەتە نامی کردەوەکانی تۆیە هەموو شتێکی تیا نووسراوەتەوە کتابی خوای پەروەردگار لە لەوح المەحفوظ و پاشانیش نامی کردەوەکانی تۆ هەموو شتێکی تیا تۆمار کراوە هەموو تاوانەکانت هەموو خێر و چاکەکانت شتێک مەکە لە دوای مردنت لە دوای ڕۆح دەرچوونت لە ڕۆژی قیامەتە شەرمەزارت بکە بەڵێ تاوانبار شەرمەزارە خوای گەورە دەفەرمێ ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا هەرچیتان کردووە هەرچیمان کردووە هەمووی حاضر و ئامادەیە هەمووی ئامادەیە خوایش زوڵم لە کەس ناکە تاوانێک تیا نەنووسراوە کە تۆ ئەنجامت نەدابێ ئەلەو ڕۆژەدا هەمومان دەترسین چونکە دەزانین لە دنیادا چیمان ئەنجام داوە تخوا ئەگەر ئەو سەوتانی کە مۆبایل قسەی پێ ئەەکەی تخوا ئەگەر کەسێ بڵێ بڵاوی ئەەکەمەوە تخوا هەست بە شەرمەزاری ناکەی کوڕە لە بۆ خاتری خواشتیوانەکەی خۆ جارێ شتەکانش احتیادیە باشە لە ڕۆژی قیامەتە ئەم هەموو تاوانەمان ئەنجام داوە ئەوەی کە لە دنیا تۆبەمان لێ نەکردووە بە دڵنیاییەوە لە ڕۆژی قیامەتە دەیبینین چونکە نامەی کردەوەکانمان نەدەسووتێ نەدەڕزێ نەکاڵ دەبێتەوە نەکۆن دەبێ نەگەرما و سەرما تەئسیری لێکە هیچ هەمووی تیا مەوجودە ئیلا ئەو تاوانە نەبێت کە لە دنیادا تۆبەت لێ کردووە ئەوە سپی بۆتەوە ئەیگیرا ئەوکانێتە هەمووی بەڕەشی ماوەتەوە لەسەرت کارێک نەکەین لە دوای مردنمان هاوار و شیوەن بکەین و بگرین بەڵام سوودمان پێ نەگەێنێت با بە خۆماندا بچینەوە نامەکانی خۆمان بزانین چۆن پڕ دەکەینەوە بە چاکە یا بە خراپە بە عیبادەت و بە خواپەرستی یا بە فلیم و بە هەڵپەڕکێ و بە گۆرانی بە چاکە و عیبادەت پڕی دەکەینەوە یا بە جگەرە خواردن نێرگە لە خواردن عارە خواردنەوە بە خێر و چاکە پڕی دەکەینەوە یا بە زینا و بە خیانەت و بە گوناه و بە غەش و حرام خواردن پڕی کەرەوە بەڵام ڕۆژێک دێت هەمووی دەخوێنیتەوە محاسبە دەکری لەسەر یەک بە یەک یا ڕەبی خوایە محاسبەی ڕۆژی قیامەتمان لەسەر سوکەی